بەناوی خوای بەخشندەی میهرەبان بڕیارە سبەی 20 کانون یەکەمی 2024 هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی عێراق لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە بەڕێوە بچێت و هەڵبژاردنەکە بەسەر 4 بازنەدادا بەشکراوەیە و یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەبێت کە ژمارەی ئەندامەکانی دەبێتە 100 ئەندام. بڕیارە سبەی 20 تشرینی یەکەمی 2024 هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت. ڕاڵێ ئەمڕۆ دەکەینە کوردستان لە بەردەم هەڵبژاردن و گۆڕانکاریدا بە میوانداری هەرێکێک لە بەڕێزان کاک حەکیم حەمەد ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت، هەروەها مامۆستا مەلا ئەمتەربادینی زانای ئاینی لە گەڵمان دەبێت لە دەرەوەی ستۆدیۆ. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک حەکیم لە بەڕێستەوە دەست پێ دەکەم لە هەڵبژاردننی لە دەنگدانی تایبەتی دوێنێەوە. ئایا ئەو ئەنجامانە چاوەڕوان کراوبوون؟ سڵاو لە بەڕێست و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێم، سڵاو لە مامۆستا ئەنتەریش لە دۆکەوە. گەر سەرەتا بەرلۆی کە بزنیە سەردەنگدانی تایبەت سەبارەت بەوانەی کە مافی بەشداریان هەیە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە هەڵبژاردننی دەنگدانی تایبەت بەڕێوەچوو لە دوێنێ، هەروەها بڕیارە سبەی 20 هەڵبژاردننی گشتی بەڕێوە بچێ بە کۆی گشتی بە دەنگدانی تایبەت و گشتی 2,999,000 کەس مافی دەنگدانیان هەیە. لەو ڕێژەیە 215,000یان دەنگدەری تایبەتن 215,000یان دەنگدەری تایبەتن کە ڕۆژی 18 مانگ دەنگیان داو و بەیانیش 20 ئۆکتۆبەر 683,000 دەنگدەرماون کە دەتوانن چارەنووسی حکومڕانی هەرێمی کوردستان دیاری بکەن. و سەبارەت بە دابەشبوونی دەنگدەرانیش بەسەر پارێزگاکان بەم شێوەیە زۆرترین دەنگدەر لە پارێزگای سلێمانیە کە 1,87,000 دەنگدەرە و زۆرترین کورسی لە پارێزگای سلێمانیە کە 38 کورسیە و دواتر بە پلەی دوم هەولێر دێ کە 34 کورسیە و ژمارەی دەنگدەرانیشی 1,022,000 و پاشان پارێزگای دۆک دێ کە ژماری کورسەکانی 25 کورسیە و دەنگدەرەکانیش 723,000 پاشان پارێزگای هەڵەبجە کەمتری ژمارەی دەنگدەری هەیە کە 6,000 دەنگدەرە و 3 کورسیشی هەیە. ئێمە لە بەردەم خۆناغێکی نوێداین ئەوی دەنگدانی تایبەت بەڕێوە چوو بۆ دەنگدانی گشتی کە 2,600,000 زیات لە 600,000 کەس مافی دەنگدانیان هەیە دەتوانن چارەنووسی حکومڕانی خەڵکی کوردستان بۆ 4 ساڵی ئایندە دیاری بکەن. دەتوانن ئەوانن کە بڕیاردن کە حکومڕانی 4 ساڵی داهاتوو چ لە پەرلەمان نەخشەی ناو پەرلەمانی کوردستان چۆن بێ، نەخشەیەک بێ وەکو ڕابردوو کە پارتیوێکی تیتەیدا زۆری نەبن یاخود نەخشەیەک بێ کە پارتیوێکی تیتەیدا کەمی نەبن و خەڵک سزایاندا و پاشان هەر نەخشەی ناو پەرلەمانە کە نەخشەی حکوومەتیش دیاری بکە. ئەگەر خەڵکی کوردستان دەیەوێت حکومڕانێکی نوێ بێتە ئاراوە دەوێت پارتیوێکێتی سزا بدات لەم هەڵبژاردنە بۆی کە نەتوانن حکوومەت پێک بێنن، بۆی کە حکومڕانێکی نوێ بێتە ئاراوە، قۆناغێکی نوێ بێتە ئاراوە وام قۆناغەش دووبارە نابێتەوە تا 4 ساڵی داهاتوو دەرفەتێکی گەورەیە بۆ سزادان بۆ تۆڵەکردنەوە بۆ هەڵسەنگاندنی تاوی هێزەکان تاقیکردنەوەیەکە لە بەردەم خەڵکی کوردستان. دەرەنجامەکانی دوێنێ چاوەڕوان کراوبوون. بەڵ سەبارەت بە دەنگدانی گشتی دەنگدانی تایبەتەوەی کە بەرەوە چووە دیارە ژمارەیان 215,000 دەنگدەرە لە کۆی گشتی دەنگدەران دەکاتە لە 107 دەنگدەران لە 107 دەنگدەران واتە ئێستا لە 193 دەنگدەران سپەی کە 20 دەیە سپەی دەنگدەرن لە 193 دەنگدەران. ئەوەی کە دراوە تا ئێستا کۆمیسیۆن ئەنجامی فەرمی ڕانەگەیاندووە وێراوی کە پارتی و یەکێتی فشارێکی زۆریان دروست کرد لەسەر هێزانیەکان، بەڵام لەوێشدا تووشی شکست بوون. لە دەنگدانی تایبەت کە 215,000 کەس مافی دەنگدانیان هەبوو 208,000 کەس دەنگیان داوە 7,000 دەنگدەر کە لە دەنگدانی تایبەتن هەرن ڕۆشتن بۆەوەی کە بەشداری هەڵبژاردنەکە بکەن و 30,000 دەنگی پوچەڵە واتە ئێستا زیاتر لە 115 دەنگدەرانی دەنگی تایبەت بۆی ئەو فشارێکە لە سەریان دروست بووە پارتیوێکێتیان ڕەت کردوێتەوە و دەنگدانی تایبەت ناکرێت بکرێتە پێوەەر بۆ دەنگدانی گشتی. ئێستا دەسەڵات وەکو شتێک وەکو جەنگێکی دەروندیژی خەڵکی کوردستان بەکاری دێنێ کە ئەوان لە دەنگدانی تایبەت زۆریانی ناوە لە کاتێکە ئەو دەنگدانی تایبەت لە 107 کۆی دەنگی گشتی دەنگدەرانە و ناکرێتە پێوەەر و تاکو ئێستا کۆمیسیۆنیش بە فەرمی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە فەرمی ئەنجامەکانی ڕانەگەاندوو و پێویستە چاوەڕێی کۆمیسیۆن بکرێ ئەنجامەکانی ڕابگەینرێ و دەسەڵات ئەمە وەکو بانگەشەیەک بەکاردێنێ بەڵام ئێستا لە 193 دەنگدەران ماون کە دەرفەتێکی گەورەیە بۆ گۆڕانکاری و لە دەنگدانی تایبەتیشدا گۆڕانکاری کراون و سەبارەت هەر بە دەنگدانی تایبەت ئەوەی کە ڕوم لە هەموو هێزانیەکانە ئەوانەی کە دوێنێ پارتیوێکێتی فشاریان لەسەر دروستکردن بۆی کە بە زۆر دەنگیان پێ بدرێ سپەی 20 دەرفەتێکی گەورەیە کە تۆڵە بکەنەوە. چۆن تۆڵە بکەنەوە؟
کە سوکاری هێزانامنیەکان کە 215,000 کەس مافیان بە کە سوکاریان ڕاستپێرن ئەگەر پارتیویکێتی بەفشار دەنگێکیان پێداوی تۆ دەدەنگی دیکە دژی پارتیویکێتی کۆبکەوە دەرفەتێکی گەورەیە بۆ تۆڵەکردنەوە و دەرفەت شەیە لە بەردەمەم هێزانە بۆەوەی کەوانیش بتوانن ئەگەر فشاریشان لەسەر بێ بتوانن کە بەیانی هاوکار بن لە ڕێی کە سوکاریانەوە لە ڕێی خزم و دۆستانیانەوە بۆی کە پارتیویکێتی لە حکومڕانی دوور بخەنەوە و قۆناغێکی نوێ دەست پێ بکە کە تێیدا هەمووان یەکسان من لە دابشکردنی داهاتەکان هەمان سوودمەند بین لەم وڵاتە ئەم وڵاتە وڵاتی هەمووان بێ وەتەنا پارتیویکێتی و دارودەستەکان سوودمەند نەمن لەم وڵات لێرە لەوێ دەڵێن کە هەندێک پێشێلکاری خڕوقات ڕووی داوە و ئەمانش سکاڵە یاسایی تۆمارەکرێن بۆ نمونە ئەم سکاڵە یاسایانە چ شتێک لە دەرەنجامەکانە گۆڕە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردن و بچێتە جێگەڵ دیارە کۆمیسیۆن ڕێکاری پێویستی داناوە بۆ سکاڵاکردن کیانی لایەنە سیاسیەکان ئازادن لەوەی کە سکاڵا تۆمارکن لە ماوەی ڕابردووشدا بڵێن دەنگدەران لایەنە سیاسیەکان بەتایبەتی لە پارێزگای هەڵابجە سکاڵا تۆمار کراوە و بێگومان ئەنجامیشی دەبێت لەبەرەوەی ئەم جارە پارتیویکێتی کۆنتترۆلیان نییە بەسەر کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق و ئەم جارە تۆماری دەنگدەران تۆمارێکی پاکە و تەنها ئەوانی تێدا کە کارتی بایۆمەتریان کردووە بەیانی بەڕێز دەگەر کارتی بایۆمەتریت نەبێ بچی ناتوانانی دەنگ بدە هەر چەندە مافی دەنگدانیش تێ بەڵام ئەگەر ئەو کارتە بایۆمەتریت نەبێ لەبەرەوەی ڕێگری کراوە و تۆمارێکی دەنگدەرانی پاک هەیە گرینگەوەیە کە خەڵکی کوردستان ئێستا کە لە دەنگدانی گشتی ئەو 2,683,000 کەسە ماوە حکومڕانی 4 ساڵی ئایندەی خەڵکی کوردستان لە سەراوان بەندە پێویستە بەیانی بە هەمویانەوە وا بکەین کە ئەم دەسەڵاتە سزا بدەین قۆناغێکی نوێی حکومڕانی دەست پێ بکەین و مێژووی پارتیویکێتی وەلا بنین مێژوویەکی دروست دەست پێ بکەین کە لە ڕووی خزمەتگوزاریە و لە ڕووی داهاتەوە لە هەموو ڕۆکانەوە دەکرێت قۆناغێکی نوێ دەست پێ بکات. دەستخۆش مامۆستا سڵاو لێبێ ئێوارە باش ئەگەر گوێت لە من بێ دیارە میوانەکەی دیکەم حازرنێ لەگەڵ کاک حەکیم بەردەوام بوو کاک حەکیم بەراورد بە هەڵبژاردننی ڕابردوو ئەم هەڵبژاردنە چۆن بەڕێوە چوو دەنگدانی تایبەتی دوێنێ و پێ دوایە دەنگدانی سبەینێش چۆن بەڕێوە دیارە کۆمەڵێک کەم و کوڕی بچووک هەبووە بەڵام بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو باشتر بووە و من دڵنیامە سکاڵانش کە تۆمار کراوە خڕوقاتانی کە کراوە لەلایەن پارتیویکێتی ئەنجامی دەبێ بەڵام ئەوەی کە پەیوەندی بە هەڵبژاردننی سپەی کە دەنگدانی گشتیە فشارەکان کەمترن و پارتیویکێتی لە بەردەم شکستێکی زۆر گەورەدان ترسیان لێ نیشتووە بۆ ئێوایان کرد کە فشاری زۆر دروستکەن لە دەنگدانی تایبەت بەڵام ئەو خەڵکی کوردستانە بەیانی کە دەتوانێت بڕیار بدا لەبارەی کۆمەڵی پرسەوە لە ڕابردوو بۆ نمونە و تاواننی کە یەکێتی و پارتی بەرامبەر بە خەڵکی کوردستان کردویانە تۆڵیان لێ بکەنەوە جا چ تاوانی دزینی موچە بێت چی تاوانی سەپاندنی باج و ڕسوماتی نایاسایی بێ کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا خەڵکی کوردستانیان ڕوتاندەوە لە ڕێی باج و ڕسوماتی نایاسایی لە ڕێی سەرەنەساندن لە بازگەکانیان لە خاڵە سنووریەکانیان لە ڕێگەی کۆمپانیەکانیان لە ڕێگەی و کۆمپانیانەی کە دەیان ناوە لە کەرتە جۆر بە جۆرەکان دەرفەتێکی گەورەیە بۆ خەڵکی کاسبکار خەڵکی هاوڵاتی کە تۆڵی خۆیان بکەنەوەی کە موچەخۆرە ئەوە دیارە کە زوڵمێکی ڕاستەوخۆی لێکراوە کە موچەکەی خوراوە کە حەقە بەیانی تۆڵی ئەو زوڵمەی خۆی بکاتەوە کە بەلانی کەم ئێستا لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا هەر موچەخۆرێک لە بینی 25 بۆ 50 ملیۆن دیناری لای حکومەتەوە حکومەتە لێ دزیوە کاتی ئەوەی کە تۆڵە بکاتەوە کاسبکارە ئەوەی کە کاسبکارە کە گیرفانیان ڕوتاندەوە لە بازار لە ڕێگەی ڕسوماتی نایاسایی لە ڕێگەی زیادکردنی نرخی کارەبا کە لەسەر هاوڵاتیان کارەبا زیاد کراوە بە هەمان شێوە کارەبای بازرگانی و باز و ڕسوماتی نایاسایی کار لەم کابینێ بە ڕێژەی لە 300 باز و ڕسومات لەسەر خەڵکی کاسبکار و هەژار زیاد کرد کەمە دەرفەتە بۆ خەڵکی کوردستان کە ئەم گۆڕان ئەم دەسەڵاتە لابن ئەم دەسەڵاتە بگۆڕن بۆی کە ئێمە بتوانین لە قۆناغی داهاتوودا هەموو ئەو باز و ڕسوماتە نایاسایی کە پارتیویکێتی ئەو سەرانەی کە پارتیویکێتی سەپاندویانە لا ببرێن ئەمەش بەچی دەکرێت بەوە دەکرێت کە نەخشەی ناو پەرلەمان بگۆڕدرێت ئینجا بۆ خەڵکی دیکەش بۆ توێژە هەژارەکان بەتایبەتی من ڕووم لە توێژە هەژارەکانە ئەوانەی کە لە ساڵی 2016ەوە موچەیەکیان نەبوو بە ناوی موچەی توێژە هەژارەکان کە منداڵانی بێباوک ئافرەتان ئەوانەی کە هاوسەرەکانیان لە دەستداوە ئەوانەی کە هاوسەرەکانیان لە زیندانە دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان کە بڕێک پاریان پێدەدرا نەخۆشانی درێژکان کە لە 2016ەوە زوڵمیان لێ دەکرێت کە 150,000 نەبوو لەو کاتەوە موچەکەیان براوە بەیانی دەرفەتێکیشە بۆ ئەوان بۆی کە بتوانن لە داهاتوودا ئەو موچەی چاودێرە کۆمەڵایەتی کە لە عێراق هەیە بە هەمان شێوە لە کوردستانیش بە هەمان شێوە لە کوردستانیش ئەم موچیان بۆ ببڕێتەوە ئێستا بەپێی ڕوپێویەکان زیاتر لە 200,000 کەس لە کوردستان پێویستیان بەوەیە کە سوودمەند من لە موچەی چاودێری کۆمەڵایەتی تۆ پێ دوایە ئەتوانین وا بڵێن یا بەڕای بەڕێز
هەڵبژاردن بەڵێ. تاکە ڕێگایە بۆ دەربازبوون لەم بارودۆخی کە ئێستا تەواوی خەڵکی هەرێمی کوردستان تێکەوتووە. بەڵێ بێگومان ئێستا هیچ بەدیلێک لە کوردستان نییە بەدیلی هەڵبژاردن نەبێ. ئەمەش بەچی دەکرێت بەوە دەکرێت کە پارتیوێکێتی سزا بدەن کاتێک کە لایەنەکانی دەرەوەی پارتیوێکێتی لە پەرلەمانی کوردستان دەبنە زۆرینە ئەو کاتە دەتوانن حکومەتێک بێن لایەنەکانی دەرەوەی پارتیوێکێتی و دەتوانن هەموو باز و ڕسوماتە یاسایی کە پارتیوێکێتی سەپاندویانە بە بڕیار بێ بە ڕێنمایی بێ لە پەرلەمان هەڵی بۆشێنەوە بەڵام بەو مەرجەی کە زۆری نەبن و خەڵکی کوردستان متمانەیان پێ بکە و بە هەمان شێوە بۆ گێڕانی موچەی توێژە هەژارەکان و بە هەمان شێوە بەوەی کە بڕیارەکەی دادگای فدراڵی جێبەجێ بکرێ پێویستە خەڵکی کوردستان پارتیوێکێتی سزا بدە. ئێستا هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری لە بەرنامەی هەڵبژاردنەکەی جەخت لەسەرەوە دەکاتەوە کە دەبێت بڕیارەکەی دادگای فدراڵی وەکو خۆی جێبەجێ بکرێ کە بریتە لە ڕاستکردنی نەوت بریتە لەوەی کە بە بانکیکردن لە بانکە حکومەتی فدراڵیەکان بکرێ داهاتی ناو خۆڕادەست بکرێ و پلە بەرزکردنەوە دەست پێ بکە ئەگەر بڕیارەکەی دادگای فدراڵی جێبەجێ بکرێ ئەوەی کە موچە خۆرە ئەوەی کە خانەنشینە ئەوەی کە لە ماوەی ڕابردوو زوڵمی لێکراوە لە پلە بەرزکردنەوە و ئەوەی کە زیندانی سیاسی و تاکو ئێستا زیاتر لە 20,000 زیندانی سیاسی لە 2013ەوە چاوەڕێی ئەوەن کە مینحەیەکی ماگانیان بۆ ببڕێتەوە پێویست ئەوانیش ڕۆڵیان هەبێ بەوەی کەوانی سودمەند من وەکو بەغدا و موچەکانیان هاوتا بکرێ ئەمەش بە جێبەجێکرد بەرارەکەی دادگای فدراڵ دەکرێت کە کۆمەڵی دادگەری لە بەرنامەی هەڵبژاردنەکەی زۆر جەختی لەسەر کردوتەوە و تاکە هێزیش بووە پێشتر لە بەغدا ئیشی لەسەرەوە کردو کە موچە ڕاستە و خۆ لە بەغداوە بدرێ چوو لە دەستی پارتیوێکی دانەمێنێ. پەرلەمانتاری ئێمە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لە ساڵی 2016 ئەو کاتە کە هیچ لایەنێک داوێنێ ئەو داوای کرد کە موچە ڕاستە و خۆ لە بەغداوە بدرێ بۆەوەی کە قوتی خەڵکی کوردستان لەژێر کۆنتڕۆڵی دەسەڵاتی سەمکاری پارتیوێکێتی دانەبێت. پێت وایە ئەگەر ڕێژێکی زۆری خەڵک بەشداری دەنگدانەکەی سبەینێ بکات گۆڕانکاری دروست ببێ. بەڵێ بێگومان دەکەوێتە سەر خەڵک ئەگەر بەشداری بکە ئێستا ئەوەی کە لایەنگری پارتیوێکێتیە بە فشار بێ بە زۆر بێ بە ترس بێ دەینێرن بۆ سەر سندوقخانی دەنگدان بەڵام ئەوەی کە خەڵکی ناڕازیە دەرفەتێکی لەبەردەم ئێستا خەڵکێکەیە دەڵێ بایکۆت دەکەم ڕاستە ڕەنگە و لە نیگەرانیەوە بێ بەڵام بایکۆت چارەسەر نییە ئەمڕۆ کە تۆ نەچی بۆ دەنگدان دەسەڵاتی پارتیوێکێتی بەهێز دەبێت کە دوازار ئەمە لە خزمەتی پارتیوێکێتیدایە و پێویستە لەناو لایەنەکانیش لایەنەی خەڵکی کوردستان هەڵبژێرێ کە ڕەگی داکوتابێ و هێزێک بێ کە بتوانێ هەم کێشەی موچە چارەسەر بکە هەم ئەخلاقی ئەم کۆمەڵگەیە هەم پەروەردەی ئەم کۆمەڵگەیە چارەسەر بکە بۆ نمونە هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری کە لەسەر چەند ئاستێک ئیشی کردووە لە ڕابردوودا بەرنامەی خۆی بووە کە پاراستنی ئەخلاقی کۆمەڵگەیە ئەوە لە پەرلەمان دژی هەموو یاسایانە بووە کە پێچەوانەی شریعەتی ئیسلام بوون و کاری خێرخوازی کردووە و نەوەکانی خەڵکی کوردستانی بە شێوەیەک پەروەردە کردووە کە دوور بن لە دزی دوور بن لە مادەی هۆشبەر و دوور بوون لە ڕێزنەگرتن لە دایک و باوک دوور بوون لە کێشەی کۆمەڵایەتی ئەگەر کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوودا بوونەوە وەزارەتێکی وەکو پەروەردەی لەژێر کۆنتڕۆڵدا بووە ئێستا کوردستان لە ڕووی کێشەکانەوە کەمتر دەبوو چکە ئەو پەروەردەی کە کۆمەڵی دادگەری ئەندامەکانی لە دام و دەستگاکانی کردوویەتی ڕێزگرتنە لە دایک و باوک ڕێزگرتنە لە کۆمەڵگا دووربوونە لە دیاردە زێوەکان دوورکەوتنەوەی لە دیاردە ناشیرنەکان دوورکەوتنەوەی لە مادەی هۆشبەر دوورکەوتنەوەی لە دزی و تاڵانی کە تاکێک پەروەردە دەکات و بە هەمان شێوە ئێمە نمونەی خزمەتگوزاری تەندروستیمان لەبەردەستدایە کە دەبێت خەڵکی کوردستان چاوی لێ بکە بە تایبەتی لە نەخۆشخانەی بەخشین کە خزمەتگوزاریەکانی لە هەموو ڕوێکەوە کەمترە لە خزمەتگوزاری شوێنی دیکە ئەگەر بەیانی کۆمەڵی دادگەری حکومڕانی بگاتە دەست وەکو بچۆن لە بەخشین نمونەیەکی جوانی تەندروستی پێشکەش کراوە بە هەمان شێوە لە بواری خزمەتگوزاری تەندروستی حکومڕانێکی جوانتر باشتر پێشکەش دەکە کە ئێستا خەڵکی کوردستان بەدەستەوە دەناڵێت کە خزمەتگوزاری تەندروستی وەکو پێویست نییە. باشە کاک ئەگەر ئەنجامەکان بەدڵی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بوون بە شێوەیەک دەسەڵاتدارانی سێدەی ڕابردوو وەربگرنەوە و وەربگیرێتەوە پێتان وایە ئەوان قبوڵی ئەم بارودۆخە بکەن بۆ قوبڵی ناکەن با خەڵکی کوردستان دەنگ بە بڵێ ئەو لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتدا سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان جەنابی مامۆستا عەلیوەر باسی لەوە کردووە با خەڵک متمانە ببەخشێ بە کۆمەڵی دادگەری بزانین چۆن ڕایان دەگرین چۆن ڕایان دەماڵین بەڵام با خەڵک متمانە ببەخشێ ئەو کاتە ئێستا بۆ نمونە ئەگەر لایەنەکانی دەرەوەی پارتیوێکێتی لە ناو پەرلەمان 50 کورسی بێنن لە 100 کورسیەکە ئەو کاتە پێکێنانی حکومەت لای ئەوانە بەڵام ئەگەر خەڵکی کوردستان نەچێت سزای پارتیوێکێتی بدا و پارتیوێکێتی باردووکیان 50 کورسی بێنەوە حکومەت پێکدێنەوە بەڵام ئەگەر لایەنەکانی دیکە دەتوانن ئەمڕۆ قۆناغی گۆڕاوە لایەنەکانی دیکە 50 کورسی بێنن ئەمڕۆ دادگای فیدراڵی لە سەرخەتە عێراق لە سەرخەتە کۆمەڵگای نێودەوڵەتی لە سەرخەتە ئەوە بڕیارەکانی دادگای فیدراڵیە کە ئێستا نەخشەی حکومڕانی کوردستانی
گۆڕیوە کە کوردستانی کردوتە چوار بازنە ڕێگری خۆشکردبەوەی کە گۆڕانکاری بکرێ ڕێگری خۆشکردبەوەی کە موچە لە بەغداوە بدرێ کەمە بۆ حکومڕانەکەش ڕاستە با خەڵکی کوردستان ئەم جارە پارتی ویکێتی سابدا لانی کە پارتی ویکێتی ناتوان حکومڕانی حکومت پێک بێن حکومت پێویستی بە پەنجاویە کورتیە لە پەرلەمانی کوردستان دایمە چاوەڕێەوەین کە حکومڕانێکی نوێ دەست پێ بکە بۆی خەڵکی کوردستان بەحەسێتەوە چکاوەی کە لە ماوەی ڕابردوو پارتی ویکێتی بە خەڵکی کوردستانیان کرد دوژمنەکان بە خەڵکی کوردستانیان نەکردووە واگەر نەخشەی ناو پەرلەمان بگۆڕێ گۆڕانکاری لە حکوومەتیش ڕوو دەدا و ئەو شەڕی کێسێمە دەیبینین لە بینی پارتی ویکێتی کە شەڕێکی دوو لە ڕووی بینەران جگە لە دروی هەڵبژارن هیچی دیکەنیە ئەو شەڕقسەی کێسا لە بینی پارتی ویکێتی هەیە کە یەکێتی دەیەوێت خۆیەک و ئۆپۆزیسیۆن پیشاندا لە کاتێکە و شەریکە دزیە حکومڕانی بووە یاخود پارتی دروشمی گەورەتر باز دەکا وەکو ئاوەدانی و ئارامی لە کاتێکە خەڵکی کوردستان بێبەش کردووە لە خزمەت گوزاری خەڵکی کوردستان ناتوان لەژێر کۆنتترۆلیان خۆپیشاندا خەڵکی سەرکوت کردووە با بڵین ئەگەر ئەمە ڕوویدا و دەسەڵاتیان ڕادەست نەکرد دەرەنجام و لێکەوتەکان چێ بن و ڕۆڵی حکوومەتی فیدرال چێ بێ جا با قۆناغی یەکەم خەڵکی کوردستان بەیانی هیممەتێک بکە ئەوەی کە لە سەرشانی خەڵکە بیکە دواتر ئێمە چاوەڕێی گۆڕانکاریەکان دەکەین خەڵکی ئێمە زۆری بڕای بە پرۆسی هەڵبژاردن نەماوە بەڵێ چیتان بۆ خەڵک هەیە چی بە خەڵک ئەڵێن هێشتا بەشێکی زۆری خەڵک ئەمە قسەی من نیە قسەی خەڵک خۆەتی هێشتا وەکو بڕیاری نەداوە یا بەشێکی زۆری بڕیاریشی داوە کە سبەینێ بەشداری پرۆسەی دەنگدان نەکات چی بۆ هەندەڵێ بەڵێ پرۆسەی بەدیلێک نییە و باسمان کە جگە لە هەڵبژاردن و خەڵکی کوردستان دەبێەوە بزانێ ئێستا دەسەڵات هەموویشی پەرلەمانی کۆ کردوتەوەی کە بریتە لە پارەی زۆر و ئەوانە لە کاتێکدا کە موچەی پەرلەمانتاریش نارەتپەروەری تێدایە بەڵام ئەگە سەیری لیستی موچە بکەین ئێستا لیستی موچە لە کوردستان بەرز بۆتەوە بۆ 998 میلیارد دینار بەڵام 2 میلیاری پەرلەمانە بەس دەسەڵات هاتووە لە ڕێگەی لێدان لەو ئەوە بۆی پەرلەمان سوبکە بۆی کە ڕۆڵی چاودێری خۆی نەبینی لە کاتێکە پەرلەمانتارانی کۆمەڵ لە خولی ڕابردنیوی موچەکەشیان گێڕاوەتەوە بۆ دام و دەستگاکانی کۆمەڵی دادگەری کە لە کاری خێرخوازی کاری پەروەردەیی سەرف کراوە بەشێکیان بەخشیوە بەڵام دەسەڵات هاتووە ئەنیشی پەرلەمانی کردکردێتەوە لە پارە ئێسێمە هەر باسی یەک پرۆژە یاسا بکەین کە پێشتر فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بە هاوکاری فراکسیۆنەکانی دیکە ڕەتی کردەوە ئەویش ئەوە بوو کە پرۆژەی پارتی وێکێتی بکەینانە ناو پەرلەمان یاسای تون و تیژی خێزانی بۆی کە جێندەر بێنە ناو کۆمەڵگەی ئێمە ژن و پیا و ناکۆکیان لە بیندا دروست کاتێک کە کەسێک کێشەی دەبێت لەگەڵ خێزانەکە ئەوەی تێدا بوو کە جیرانەکەی بۆی هەبێ شکایەتی لێ بکات و پۆلیس بێتە داخول بکە باوک ڕۆڵی نەبێ بەسەر بڵێ منداڵەکانی زۆر شتی خەتەری تێدا بوو بۆ کۆمەڵگەی ئێمە فراکسیۆنەکانی کۆمەڵ و هەندێک باوکاریان ڕێگری لێ کرد کە ئەو بە پارە ناکردرێت کە پاراسینی ئەخلاقی کۆمەڵگەیە کە پاراسینی نەوەکانی داهاتووە یاخود ئەگەر لە ڕێگەی پرۆژە یاسایەکی جوان کە خەڵک سودمەند بێت یاخود ڕێگری لە تاڵانی ئەو کاتە خەڵک زۆر سودمەند دەبێت ئەگەر بەمەرجێک کە نەخشینا پەرلەمان ئامادەیە بە هەندێک کات باش لە ئاکرێەوە لەگەڵمانی پێم بڵێ پێشبینیت بۆ هەڵبژاردننی دەنگدانی گشتی سبەینێ چییە؟ مامۆستا ئەگەر گوێت لە منە سڵاو لێبێ ئێوارە باش پێشبینی بەڕێستان بۆ هەڵبژاردن و دەنگدانی گشتی سبەینێ چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا دەستپێک ڕێز و سڵاو بۆ کانال پیام و کارمند نوێ و هەموو بینەر و بیسەرên کانال پیام داخوازل هەموو خەڵکی خۆشتەویە هەرێما کوردستانت کەم کە سەدا 20 بچنە سەر سندوقێ دەنگدانێ و بەشداریە بکەن و دەنگێ خۆ بدەن دەنگێک بەوێرانە بدەن و ئەپڕاستی داخواست دەکەن کە خەڵکی هەرێما کوردستانت گشتی و خەڵکی بادینان ئەبتایبەتی ئەوێ دەسەڵاتی سزا بدەن سزایەکە گەلێکە تون چونکە ئەپڕاستی ئەلساڵێت ڕابردوو گەلێک خەڵکی سزا دایی گەلێک خەڵکی ئێشاندی گەلێک زوڵم و ستەمیا خەڵکی کردی و گەلێک نەخۆشی و نەهامەتیەتینانە ڕێکا خەڵکی هەرێما کوردستانێدا ئەجا سەدا ڕۆژە تۆڵبەکردنەیە لازمە خەڵکی هەرێما کوردستانی بەشداری بکەتەوە دەنگی بدەن و ئەوێ دەسەڵاتی سزا بدەن و ئومێدامەش ئەوە ئینشاءالله کە خەڵکێکی زۆر بەشداریەکەتن ئینشاءالله چونکە بڕاستی ئەکید بێژن ئەب دەنگدانە وەکو دەنگدانێک دیکە نییە چونکە دەنگدانێت ڕابردوو بڕاستی وە بخۆ سەرپەرشتیا کردی وە بخۆ ڕێڤەبری و غەش و فێل و حیلە و تشت گەلێکی تێدا هاتی نەکردن
إذن خدای تعالی ذهل وطف نابتن سرپرشتی عراقی و جهاز مکمن و بإذن خدای تعالی ده فرق کو گله کو مازن بیتن جا خلق کردستان امید کو ان شاء الله ذهل گوران کاری بتکرن و اف معادله بتکورین اوکو ابا 33 ساله تکرن السر خلق هرم کردستان مامۆستا پێ دوایە ئەم ساڵ جیاوازتر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداری دەنگدانی سبەینێ بکەن؟ پرسیارە خۆ دووبارە بکە؟ پێ دوایە سبەینێ بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداری پرۆسەی دەنگدانی سبەینێ بکەن؟ خدای ئینشاءالله ئومێدەمەش ئەوە کە خەڵکی هەرێما کوردستانێ بەشداریە کۆ گرم و گر بکەن و هەموو بێنە سەر سندوقێ دەنگدانێ چونکە پڕاستی حەل ئەوە کە خەڵکێ ما بەشداریە بکەن حەل ئەو نییە بژیت وەڵە ما بەندە ساڵە ئەکو بێژن چ گوڕان کە نەهات نەکردن ئان ئەم ئومێد بووین بێهێوی بووین بەشداریە ناکەن یا بێشوولە و نایەتە گۆڕین و خەڵکێکی هەی هەتڕێ بێهێوی کردی ئەپڕاستی ئەوەش هەروەکی بژن پلۆنا دەسەڵاتەیە دژی خەڵکێ ما دژی خەڵکێ ڕازی ئەپڕاستی چونکە خەڵکیەوە هەردێ چیت خەڵکەوە هەردێ باشداریە کات چ زۆرۆفێ هەبی چه حالێ هەبیتن هەردێ چند دەنگی خوددان و دەنگی نەفۆ و دا ئەو هەر ببینن دەمیتەوە خەڵکێ ناڕازیە خەڵکێ ناڕازی بلال مۆل نەڕین تەخوارێ ئەپڕاستی بلا سندوقێ دەنگدانێ و دەنگی خو بدەن و تایبەتی دەنگی بدەنە لیستە 147 دا ئینشاءالله گۆڕانکاری بێتەکردن و دا ئومێدا خەڵکی مە بزڵیتەوە جۆرەکردی مامۆستا تا چەند متمانەتان بە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەیە بە بەراورد بە کۆمیسیۆنی هەرێم؟ والله متمانە طبعا ما بتروح هي راس حقيقة أبايا چونکە بوچی أجهزتها متطورترن و هر بنگه رو دو کامیرای تاتینا دانان و فرتوفير کمترن بروند متمانامه بتره براستی الکمیسیون العراقی کو یا هرمی چونکه هدنه واب خود سرپرشتید کرد واب خود تحکم تداد کرد و دیدلی وابو بس انشاءالله به هلی وطف نابیت و پیچه نابیتن پێت وایە هەڵبژاردننی سبەینێ هیچ پێشێلکاریەک ئەنجام بدرێت؟ خدای دهایدا انجام دادن چونکە راستی ئەوانە هەر بهندێ بخۆ بریاسەرێ ئەوەندە ساڵە ئەگید بژن خروقاتات کەن و مخالفات کەن و حیلە و غەشت تێتەکردن ئەبڕاستی هەر بهندێ ڕێبەبری بەس ئومێدەمە ئەوە ئینشاءالله کە بەهەلێ دیگەلە کێمتر بیت ئەمشێن بژین سەدە هەشتێ بەڵێ جارێ چووی بەروێندێ تیوا خەڵکێمەیە بێ ئومێد نەبیتن ئەگەر ڕێژەی دەنگدان هاوشێوەی دەنگدانەکانی ڕابردوو بێت چی دەگوزارێت؟ کاک حەکیم دیارە پەیوەندیەکەمان بەردەوام ناکێشەمە بەڵێ فەرموو مامۆستا ئەگەر بەڵێ ئەگەر ئەم هەڵبژاردنەی ئەم جارە بە بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو وەکو یەکتری بن چی ئەگوزارێ؟ والله هەگەر ئەف هەڵبژاردنەش وەکو هەڵبژاردن دیکە وەکو هەڵبژاردنی دیکە بیتن و خروقات بێنەکردن و غەش و حیلە بێتەکردن و پۆستی دهر وضعك خويتا يا دهر اكيد بجن حكومه سياسه دوامتا وخلتها دهر نخوشي ونهامتي دوشتنا براستي را حقيقتك بس اگر باذن خدای تعالی دنگدانك پاکش بيتا انجام دان و بيتا ريبا برن و خروقات و غش و حيله نينا كرن و ان شاء الله ده تغییر کامازن ترویدان و امید خلک کردستانش هر اوه پێدەچێت کە ڕێژەی بەشداری دەنگدانی ئەم ساڵ بە بەراورد بەوانی تر بەرز بێتەوە یان نەخێر چونکە خۆ دەزانی کە بەشێکی زۆری خەڵکی کوردستان دەبەرز بیتەوە ئینشاءالله ڕێژە دەبەرز بیتەوە بزن خودی تعالی و خەڵکی نەڕازی دێ بەشداریە کە بزن خودی تعالی ڕاستەوە حسب وحسب اكيد جن كوميسيون العراقي اميدك ابو خلق ما تشكريا بك خلق بيت باشداري بكتن وبراستي بهالش يعني ابو خاصه طيبتي ليستو
يتشيو يتزيراك ودسبوت بيجو خدناس ودرسوسيت هنا إنما يدونه أميد خلقيه بهاي بإذن خدي تعالى كرب العالمين هو كونتنو تغيير تكرنه وما كتاو إن شاء الله. بەڵێ دەست خۆش کاک حەکیم شتێک ماوە حەز بکەی لە کۆتاییدا بەێمە بەڵێ بە کورتی باسیەوە دەکەین ئەگەر ئەو پرسیارێ بە ڕێزت باست کرد ئەگەر وەکو ساڵانی ڕابردوو بێ هەڵبژاردنەکە چی ڕوودا ئەگەر وەکو ساڵانی ڕابردوو بێ ڕۆژانێکی سەخت ڕوو لە خەڵکی کوردستان دەکا کە زیینی موچەت زیینی داهاتی ناوخۆ سەپاندنی باج و ڕسوماتی نایاسایی زیاتر داڕوخاندنی کۆمەلگا زیاد دەکات بەڵام من ڕووم لە دەنگدەرانە کە هەندێک کێسەیە پێویستە پاداش بکرێ و چاوەڕوانیمان لە خەڵکی کوردستان هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری کوردستان کە هەم لە ڕووی پەروەردەیەوە خەمی ئەم کۆمەلگای لە کۆڵ ناوە هەم لە ڕووی خێرخوازیەوە تاکو ئێستا زیاتر لە 43 ملیار دینار بەخشیوە 500,000 کەس لە کوردستان سودمەند بوو لە دەستگای خێرخوازی بەخشین و هەم لە ڕووی کاری پەرلەمانیەوە لە عێراق و لە کوردستان ئێستا ئێمە پەرلەمانتارێکمان هەیە بزانە خەڵک لە 64 پەرلەمانتار ناوی 5 پەرلەمانتار دەزانین لە کاتێکە پەرلەمانتارەکە ئێمە لە ڕیزبەندی یەکەم لەسەر ئاسی کوردستان ئیشی زۆر کراوە و چاوەڕوانیمان لە خەڵکی کوردستانەوەیە کە کۆمەڵی دادگەری ئەو هێزەیە کە پێویستە پاداش بکرێ لە هەموو ڕووەکانەوە لە ڕوو ڕاگەاندنیەوە بەردەوام خزمەتی خەڵکی کردووە چاوەڕوانیمان لە خەڵکی پارێزگای سلێمانی کە متمانەی باش بەخشن بەریستی کۆمەڵی دادگەری لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵی دادگەری سەر بخەن و گرنگی کۆمەڵی دادگەری لە پارێزگای هەڵەبجە کە ناوەندی ڕابوونی ئیسلامی بوونی هەبێ لە هەولێر کە سەرۆکەکەی ئێمە بەردەوام لە پایتەختەوە ڕوبەرووی ئەم دەسەڵاتە ستەمکاری پارتی و یەکێتی بۆتەوە بۆی چۆن حەقە پاراش بکرێن لە دهۆکەوە کە مامۆستا مەلەعەنتەر لەگەڵمانە چاومان لەوەیە کە خەڵک پاراشی کۆمەڵی دادگەری بکە کە دەنگێکی دلێرە کە دەتوانێت داکۆکی لە خەڵکی بادینام بکە ڕۆژی تۆڵەکردنەوەی بەیانی هەروەها مامۆستا مەلەعەنتەر بادینی زانای ئاینی لە ئەکرێ و لەگەڵمان بوو سوپاس بۆ ئامادەبوونتان لە ڕایەڵی ئەمڕۆ ڕایەڵام پێشکەشکردن هەر شەد